لێرەکانی خولی بژاردەی عێراق و لە هەفتەی 15 یانی سلێمانی میوانداری یانەی کەربەلای کرد. هەرچەندە یاریەکە بڕیار بوو سەعات 2:30 دقیقە ئەنجام درێت، بەڵام یاریەکە بۆ ماوەی 30 دقیقە دواخرا. یاریزانانی سلێمانی هەموو هەوڵێکیان بۆ ئەو بوو بە بردنەوە قەرەبووی دۆڕانەکەی هەفتەی پێشوو بکەونەوە و لە پلەکانی دواوەی ڕیزبەندی خۆیان دوور بخەنەوە. بەدەستپێکردنی یاریەکە و دوای تێپەڕبوونی 4 دقیقە یاسر ڕەعد لە یەکەم بەشداریکردنیدا گۆڵێکی بۆ سلێمانی تۆمار کرد. کە ئەو گۆڵە ژوای کرد هەندەرانی سلێمانی سەر ڕایبارانی بەردەوام بە گەڕوتینی زیاترەوە هانی یاریزانانی یانەی دایک بدەن. لە دقیقەی 33دا فەرحان شکر لێدانێکی بەهێزی ئاراستەی گۆڵی یانی کەربەلا کرد، بەڵام گۆڵچی بووە ڕێگر لە گۆڵی دووەمی سلێمانی. دواتر گەمی یەکەم بە پێشکەوتنی یانەی سلێمانی کۆتایی هات. گەمی دووەم یاریەکە ئاستێکی بەرزی بەخۆوە بینی لەلایەن یاریزانانی هەردوو تیپەوە. لە دقیقەی 59دا محمود ئامنە هەلێکی گۆڵکردنی بۆ یانەی سلێمانی لەدەستدا. لە دقیقەی 60 یانی سلێمانی لە ڕێی یاریزان ئەحمەد مناجیدەوە بوونە خاوەنی گۆڵی دووەم. دواتر یاریزانانی کەربەلا هێرشەکانیان سۆر کردەوە بە ئاماجی کەمکردنەوەی جیاوازێگە. لە ئەنجامدا لە دقیقەی 62دا حەیدەر بە دەرگۆڵی یەکەمی یانەی کەربەلای تۆمار کرد. لە دقیقەی 75دا داوای یاریەکە حسن فارهودی هێرشبەری یانەی کەربەلای بە کارتی سوور کردە دەرەوە، کە ئەمە شوای کرد یاریزانانی سلێمانی پارێزگاری لە گۆڵەکەیان بکەن و فشاری زیاتر بخەنە سەر گۆڵی یانەی کەربەلا. ئەنجامی یاریەکەش بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەرژەوەندی سلێمانی کۆتایی هات. لە دوای یاریەکەش دەستەی ڕاهێنەران و پزیشکی تایبەت بە یاریزانانی کەربەلا ڕاخنەی توندیان لە داوای یاریەکە گرت و هەڵوێستی دوور لە گیانی وەرزشیان نوان. والله الحمد لله والشكر احنا قدمنا مباراة جيدة واحنا كنا الافضل واحنا استحقنا هذا الفوز. سپاس بخوا ئەستێکی بەرزمان پێشکەش کرد. خۆشحاڵین بە بردنەوەی و سێخاڵی یاریەکە دەبێتەوە هۆکارێکی باش بۆ یانەکەمان لە ڕزبەندیەکەدا. پشت بخوا بۆ یاریەکانی داهاتوو زیاتر لە پلەکانی پێشەوە نزیک دەبینەوە. بسم الله الرحمن الرحيم. مبروك لنادي سليمانية. پیرۆزبایی لە یانەکەم دەکەم و ئەنجامێکی دڵخۆشکەر بوو. ئاستێکی بەرزمان پێشکەش کرد لە یاریەکەدا. ئەم بردنەوەیە بە هەوڵی یاریزانان و ڕاهێنەران و ئیداری یانەکەمان بوو. هەروەها هاندەران هۆکارێکی بوون بۆ ئەنجامە باشەکانمان لە یاریەکاندا. هاندەرانی یانەی سلێمانی هەر لە سەرەتای یاریەکەەوە تا کۆتایی بەو کردینەوە هانی یاریزانەکانیان دەدان و یاریزانەکانی سێخاڵی یاریەکەیان بۆ هاندەرانیان کرد بە دیاری. سوارە کەریم